دیارە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە کاتی دەست بەکاربوونەوە تا ئێستا کە دوای نزیکەی 5 ساڵ لە خزمەتان لە شارۆچکەی چەمچەماڵ بە هاوڵاتیانی دەوروبەری بە ئۆفەری جیاواز بەسەر ڕای ئەوانەی کە ئێمە بۆ هەموو بەشەکانمان بۆ لە هەموو کاتەکانی ساڵە نرخێکی داشکێنراومان هەیە بۆ هەموو ئەو خزمەتگوزارە تەندروستیانەی کە پێشەشی بە هاوڵاتیانی چەمچەماڵ و دەوروبەریەکەین. بەڵام عادەتەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ئۆفەری تایبەت وە لە بۆنە و مناسبەکانی ترە نیشتیمانی و ئاینەکانە ئۆفەری تایبەت خینە خزمەتی هاوڵاتیانی شارۆچەکەمانەوە. دیارە ئەم مانگی ڕەمەزانی پیرۆزش کە تێپەڕی بەسەرمانە ئێمە توانیمان بە چەند ئۆفەرێک لە خزمەت بوون لەلایەنی ئەو بەشانەی کە کۆمەڵگەکەمان تێدا هەیە لە تاقیگەی پزیشکی بەخشین توانیمان بە 2 ئۆفەری جیاواز لە خزمەتی چارەخوازانە بینەوانی کە ڕویان تێکردوین و لە بەشی لەیزەر و جوانکاری ئەوە نژلیسانەوە لە خزمەت بووین. یەکێکی تر لەو خزمەتگوزارانە کە ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵەکانی ڕابردوو بیرمان لێ کردە ئەو بوو کە هەر چارەخوازێک بۆ هەر یەکێک لە بەشەکان و خزمەتگوزارەکان ئیشی بە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بکەوێ ئێمە لە خزمەت یابین بەوەی کە بتوانین شتێکی عامیان بۆ بکەین ئەوش بەوەی کە تیرۆپیشێکمان یا خەڵاتێکی ڕەمەزانیمان حازر کردبوو بۆ هەمویان هەر کەسێک هەر چارەخوازێک کە هاتیوە دەیچێت لە بەشەکانی ئێمە ناو ماقسۆدە تیرۆپیشێکەوە و ئەو تیرۆپیشکە دیارە ئەمڕۆ ئەو خەڵاتێکمان دابش کرد بە سەریانەکە خەڵاتەکان پێکاتبوون لە عمرەیەک گەشتێکی عمرە بۆ کەسی یەکەم و کەسی دووەم شاشەی تەلەڤیزیۆنێکی شاشە پەنجاب و لەگەڵ فڕنێکی کارەبایی کە بۆ ماڵانشی ئەمی کە ئێستا ئێمە کردومان لە ڕاستی لە ڕابردووە پێشتر بە شێوازی جیاواز کردو بەڵام ئەم ساڵ بەم شێوازە پێمان خۆش بوو هەرچیە کە ڕووەکە لە ئێمە سەرڕای ئەو خزمەتگوزاریەوە و سەرڕای ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی داشکێنرا و خزمەتگوزارەکان پێشکەوە پێمان خۆش وەکو جەژنانە یەکبی بەخشینە گەرچی کاتەکەی بڕێک تێپەڕیوە بەڵام ئێمە شۆ الحەمدا توانیمان ئەوە خەڵاتەکان تەوزیع بکەین و پەیوەندیان پێوەکەین ئینشاءڵڵا لە خزمەتیانە بن. دیارە ئێمە ئۆفەرێکی کەشمان هەیە ئینشاءڵڵا هەر لەم ڕۆڕایە گەنێژەش تایبەتە بەو بەڕێزانی کە بەداخەوە ئێستا ڕێژەی نەخۆشە شێرپەنجەیەکان لە کوردستانە و لە شارۆچەکەی ئێمەشا پڕێک زیادی کردووە و ئەوە بارگرانێکی تەندروستی و مالیەتی زۆرەکەی لەسەر ئەو خانەوادە بەڕێزانە ئێمە لەمڕۆوە و پێشترش کردومانە بەڵام لەم ڕۆڕایەکین بۆ کەسانی کە گوێویستی ئێمە نەبوون ئینشاءڵڵا هەر کەسێک کێشەکانی گورچیلیانە تووشی سزبوونی گورچیلەکان بوون یان تووشی ثالاسیمیا بوون و ئەو نەخۆشانی کە تووشی هەر جۆرێک لە جۆرەکانی کانسەر و سەرەتان بوون لە ئێستا بەدەوا لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆ ئەو تێستانەی کە مانگانە پێویستەکە ئەنجام بدرێت ئێمە لە خزمەتیانەبین بە ڕێژەیەکی داشکێناوی بەرچاو ئینشاءڵڵا خۆی پەروەردگار هەموو لایەکتان بپارێزێت و هەموو لایەکمان هەر لە خۆشییا بن و موفق ئینشاءڵڵا. دیارە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری چەمچەماڵ یەکێکە لە پێداویتەی هەرە گرنگەکان لە سنوورەکەیە ئێمە خۆمان نەزانین لە وڵاتێکا ژین بەڕاستی هەموو شتێک لە قەیرانەیە لە وڵاتیەمە کەرتی تەندروستیش بە شایبەتی بەڵام دوای کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لەم سنوورە توانرا کردنێکی فراوان لە بواری تەندروستی پڕ بکرێتەوە لێرە ئەم کۆمەڵگەی بە کۆمەڵێ بەش و بە کۆمەڵێک دکتۆر و بە کۆمەڵێ پسپۆری جیاواز ڕۆژانە پێشوازی لە چارەخوازە بەڕێزەکانی سنوورەکەمانەکە کە هەوڵ و ماندووبوونەکانی لە ڕاستیا جێگەی دڵخۆشی و هەم دەستخۆشیە ئەوەی جیاکاری و جیاوازەیە بەڕاستی لە کوالێتەکایەتی لە نرخەوەی بەڕاستی لە کۆمەڵی ڕووی کریشەوەی هەر کەسێک بۆ ڕۆژێ لە ڕۆژان ڕێک کردێتە ئەم کۆمەڵگە پزیشکیانە چ لێرە بێت چ لە شارەکان کرێ بەڕاستی هەست بە بەراوردەکان ئەکات دیارە ئەمانە بە کۆمەڵێک جیاواز بە کۆمەڵی ئۆفەری جیاواز لە مانگ و ساڵ و وەرزە جیاوازەکانە پێشوازی لە چارەخوازەکانەکەن دیارەوە لەم بۆنەیەشا لە مانگە ڕەمەزانی مانگی پیرۆزی ڕەمەزانە چۆن بڵێکێک لە پرۆژێکیان بە ئەو بەڕێزانی کوواستەردانی ئێریان کردووە نیان چۆتە تیر و پشتێکەوە کە بڕیار وایە پاش کەمێکیکە ڕابگەندێت لە ڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە و بەڕاستی سەلمێنەری ئەوەشە کە ئەمان هەمیشە لە تەندروستی خەڵکان و چارەخوازەکان هیچ کاتێک لە بیر ناکەن ڕەنگە کەسێکەکە لە مانگە ڕەمەزانە بۆ تەنها جارێکیش بێ ڕەنگە لە هەموو تەمەنە بۆ تەنها جارێکیش سەردانی ئێرەکردێت بەڵام مانێکە نەتیری پشتیەوە ڕەنگە دیارێکی بۆ دەچێت لە ڕاستی ئەمە جێگەی دڵخۆشی بۆی لێرە ئێمە دەستخۆشی لە بەڕێوەبەر و یاریدەر و سەرجەم دکتۆر و لە پزیشک و کارمەندانی تەندروستیەکەین لە بەشە جێبەجێرەکانی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە و هەمیشە بەڕاستی وەکو خەڵکی شارەکە چاڵماندەوەیە ئەم بەڕێزانە بە پرۆژەی جوانتر بەکاری باشتر خزمەت بە چارەخوازەکانی ئەم سنوورە بکەن.